من نێو محەممەدی وەلەدی خەڵکی ناوچەی کامێران ئەم ماوەی چەند ساڵێکە لە ڕێزی پێشمەرگایەتی کۆمەڵەدا خەریکی چالاکی سیاسی و نظامیم. منیش بەش بە حاڵی خۆم سیەکی جێزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە کۆمەڵانی بەژمێنێت و کرێکار و لە تەواوی پێشمەرەکانی کۆمەڵە لە هەر بەشێکی چارتی سازمانی و لە بنەماڵەی ئازیزی هاوڕیانی گیانبەخکردووی کۆمەڵە کە لە ڕێبازی ئازادی و سوسیالیزمە گیانیان نەدەستدا پیرۆزبایی دەکەم و ئەم ڕۆژە ڕۆژی نێکردنەوەی پەیمانمانە لەگەڵ ئەو هاوڕیانە کە بە شعاری ئازادی و بەرابەری حکوومەتی کارگەری چوونە سەنگەری دژی نظامی سەرمایەداری و حکوومەتی جەهل و خورافەی کۆماری ئیسلامی. لە ڕاستیدا سیوێکی جۆزەردان بەهۆی تایبەتمەندی و سیاسی و ئەو بارە ئیدۆلۆژیکی و ئەرکە سیاسی کە لە سەرشانیەتی ڕۆژێکی بە ڕۆژێکی ڕێکخراوەیی و سازمانی تەواو ناناسرێتەوە. لە ڕاستیدا ڕۆژێکی مێژوویە. سەرهەڵدانی مێژووی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هەل لە سەرتاوە هەنگاو بە هەنگاوی کردەوە و هەنگاو بە هەنگاوی پراتیکی سیاسی و ڕۆژانەی خۆی پشت ئەستور بووە بە خەباتی ڕێکخرا و وشیاری کۆمەڵانی خەڵک و چینی کرێکاری پێشڕەو. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی پێشمەرگەیەکی شۆڕژگەر و کۆمونیستێکی ماندوونەناسەکە لە خەباتی سیاسی خۆیدا لە بەرامبەر بیرۆکەی ڕاست و لیبرال و دواکەوتوانە نێو کۆمەلگا ڕاوەستانە خەباتی کردووە و بۆ سڕینەوەی لە هیچ کردەوەیەک کەم تەرخەمی نەکردووە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی ئەو پێشمەرگە ماندوونەناسانەیە، ڕۆژی ئەو پێشمەرگە خۆڕاگرانەیە کە لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدا لەژێر شکنجە و ئازار و ئەزیەتی ئامەڵانی جمهوری ئیسلامیدا زۆر سەربەرزانە بە شعاری بژی سوسیالیزم گیانی بەخکردووە و ڕاڕایی بەخۆیدا ڕێنەداوە. بۆیە دوور نییە کە ئاڵای سووری کۆمەڵە ئاڵای مارکسیزمی شۆڕژگەر لەسەر وێرانەکانی نظامی سەرمایەداری و لەسەر وێرانەکانی حکوومەتی جەهل و خورافەی ئیسلامی هەڵبکەین و ئاسۆی دوارۆژی سوسیالیستیمان بەکردەوە و بە خەباتی ڕێکخراوی جەماوەری خەڵک و بەتایبەت چینی کرێکار بەرەو پێش بەرین و تا سەرکەوتنی شعاری ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری لە هیچ کردەوەیەکی شۆڕژگەران